بەرژەوەندی خواست قسێکت هەیە بۆ خوای براژیان ئەو شتە تێپەڕی لە ناو ئیجتیماع تێپەڕی کەتە ناو خێزان ئێستا لە ناو خێزان یعنی مەسلحەتە دەبینی دوو برانە یەکیان وەزعی باش یەکیان وەزعی خراپە یعنی لەبەر مەسلحەتەکە خۆی شەرمی بەخۆی برێ برامە یعنی مەسلحەت ئەو ڕۆکەتە ناو خێزان لە ئیجتیماع گەڕێ تێپەڕی ئێستا مەسلحەت لە ناو خێزانە یعنی لەوەی ڕۆی ئینسانی مەسلحەتیش چی هەر مەسلحەتیە کاکە بە کوردی خۆمان پێی دەڵێن ماستاوچی ئەو نەوع ماستاوچیانە خلاص نابی لە ناو ئیجتیماعیمە لە ناو مجتەمەعیمە ئەو مەسلحەتیانە بە هیچ نەوعەکی خلاص نابی لەبەرەوەی چکە دەستیان بە پشتی دادەینن دەست بە پشت مەسلحەتیانە دادەینن بە قسەی خۆش و لە بەرژەوەندی خۆیان جێ خۆیان دەکەنەوە لە ناو ئیجتیماع باش یعنی لەناو تەلەفۆنەکە جواب دەدەیەوە ها بابا ها لۆ باشە دەبڕۆ ئەوە کوڕت بوو خۆ کوڕەکەشت بە مەسلحەت لەگەرەتو نییە ناوەڵا کوڕەکانم باشن خوا عمریان درێژکە چ مەسلحەتی وامان لەگەیەک نییە ینی باسی وەت کرد گۆتت ئێستا بەرژەوەندی کەوتۆتە ناو خێزان ینی برا لەگەڵ باشە ینی برایەک لەگەڵ برایەکی خۆی لێک خینن لێک داکۆبابن ینی ژیان وای کردووە کاوانش بە بەرژەوەندی لەگەڵ یەک بن نارێم سەد بە سەتانۆهەتی ئەو ڕۆخ کە پێ دەرم کە تە ناو خێزانی بە واقعەتە لەوانەیە لەو ڕوویەوە بەخسە خۆ تاتبی یعنی دەبینی برا هەیە لێ کەتیە حەژن و برای هەیە ناتوانن یعنی بەکەم شتێکی ئەو برایە هەستێنەوە دەتوانن بەڵام نیکەن بەری باشە ینی بەرژەوەندی وا دەکات ئینسان بۆ نمونە پێی عیب بێ کە برایەکی واشی هەیە زۆر زێنارێ ئەوە براشمە دیتیتمان بە چاوی خۆمان لە ناو ئیجتیماع ئەو مجتەمەعی دیتیتمان کابرا نەیگوتیە برامە بەخوای لە دەوروبەری جەنابەت کەسی بەرژەوەندی خواست زۆرە ئەوەن بەنسبەتە خۆم برێم هەیە نییە تەبعاً ئەگەر لە ناو دەور و پشت خۆت تەبی ناتوانانی خەڵشکە متهم بکەی بەس ئەمە خوددا سفەتێکی وای دایمێ یعنی بەڕاست پێ برم یعنی دەرم ئەو ڕۆ هەبی خوا کەریمە لۆ سبەینێ یعنی بەڕاستی فکر لە سبەینێ ناکەم و ینی ناوەڵڵا بەرژەوەندی لەگەڵ کەس بووی ئەمن لە ژیانم زۆر یعنی حەق و ڕەقیش بوومە لەوانەیە ینی ئەو شتە ئەوەم هەبی ڕوبەڕوو قسەکەبی دەیکەم ئەگەنا نایکەم ئەو لە خۆت دەتوانی لە خەڵکەکەی بپرسی لەوی دەور و بەرم دەتوانی بە یەک نمونە بۆ نمونە ئەگەر کەسێک تاوەکو ئیشی بە جەنابەت بوو بێت لەگەڵت بوو بێت بەڵام کێشی پێت نەما بێ وازی لەتی نابێ شتی وە هەبووە بە قورئان خوا بەهرەی وهای دایمێ ئەو خەڵکانە زوو دەناسم لە ناو ئیجتیماع دایان ناسم بە سێ قسەی دایان ناسم ئەوانەی کە بینەری ئەو پرۆگرامن دایانێ بزانن کە کەسانی بەرژەوەندی خواست چۆن بناسنەوە بۆ خوای کاکەجان بزانە تەمەشایکە بەرژەوەندی خواستیات و ئانی ئەگەر ئەو کامیرەی لە دەستە ئەگەر تاقینەکەیەوە نایە دەرێ ئەگەر دەزانی بەرنامەکەت پێتەواو ناکە نایە دەرێ ئەو جەگە لە ڕووی پاتریۆڕۆژ ئەو نەوە ئینسانانە لە بیدایەتی دیارن یعنی لە قسەکردن و لاست و کەوتیان و مەسەلەن ئەمن هەر بە خۆ لەگە کابرایەکی برادەراتی پەیان ناکەم ئەمن تقریبان عمرم 56 ساڵە ئێستا برادەرەکەم نەبرتەوە ماری خۆم پێکەوە دانیشتنانی بخۆی نایبێ سیقت بە برادەرەکان سیقەم پێ هەبی و نەبێم برادری مارێم نییە و ناشیبم ئەوە یعنی ئەتو زۆر شتت دیتێ لە پەنا برادەراتی و بنا خزماتی ئەتو شکستتی نایە نای بێگە بەرد مەسەلەی کو دێ بەرد لە نێزیک پێت دەکەوی لە دوور پێت ناکەوی کابراەک ڕوبەڕوو ناتوانێت بە هیچ شتێک لەگە بکگە خۆل لێ نێزیک نکاتەوە و برادەراتیت نەکا و ئەسرارت نەزانی لە ڕێو کامێرایەوە قسەیەک بکە بۆ بەرژەوەندی خوازەکان پێیان بڵێ دنیا هەر دنیای جارانە دنیا هەر دنیای جارانە دنیا نەگۆڕایە زروش نەگۆڕایان بفەرموو قەراتەر وەچ خۆیتی هەولێر هەروەچ خۆیتی ئەمن و ئەتوو هەروەچ خۆمان غێرمان بەستەدا نهاتیە زروفی ئەوڕۆ پێت برێم ئەو خەڵکانە حنی کۆمەلگەکەیان تێکدایە ئەگەر پەیامێکیان بۆ بنێری چیان پێ دەڵێ وڵای چیان پێ دەرم ئەوانە کاکەجان ئەوانە نە بە پەیام و نە بە قسەی بنوت و ئەوی فێر بێ خوی شیری هەتا پیری ئەو یعنی ئەو شتانە پێت برێم ئەوانە زۆر زەحمەتە یەک ڕستایان پێ بڵێ یەک ڕستا پێیان دەرم بەسە کاکە واز لەو وەسعی بینن بە شێری بژین بە مەردی بژین نانی بە عارەقەی نیچەوانی خۆتان و بە مەرداتی خۆتان پیاک شێری ناژینەوەە نا وەچی ڕێوینە لە ناو کۆمەلگا ڕێوینە لە ناو کۆمەلگا مەڕن گورگن لە پیستی مەڕی